إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. زۆر کات ئینسانی ئیماندار دوو شت تێکەڵ ئەکا بەسەر یەکە: خۆشەویستی دنیا لەگەڵ خۆشەویستی ژیان، حب الحياة وحب الدنيا. همو ام دنیایی که همان ئێمە بەشێکی زۆر بچووکە لە ژیانی ئێمە. ئیماندار مەأمورە بەوە و ئەمری پێکراوە بەوەی کە ژیانی خۆش بێ. لە لایەکی ترەوە پێی وتراوە کە دنیای خۆش نەوێ، دنیا لە دڵیا نەبێ. خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم کە باسی زەمەنی غوثائیەتی ئومەت ئەکا، ئومەت کە وەکو کەفی سەردەریای لێیە، هەموو کاتێک کارەکانی لەدەستی خۆیان نییە و کافران و بێدینان هەڵی ئەسوڕێن ئەیهێن و ئەیبەن وەکو ئەمڕۆ، نە ئیستیقراری سیاسی و نە ئیستیقراری اقتصادی و نە ئیعلامی و هیچ شتێکی بەدەست خۆی نییە. ئەم زەمەنەیە کە دێت ئەسحاب پرسیارەکەن: ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئێمە کەمین بۆیە؟ ئەفەرمێن نا، ئێوە زۆرن بەڵام وەهن لە دڵتانە دروست بووە. پرسیارەکەن وەهن چییە؟ حب الدنيا وكراهية الموت. واتە موسڵمان نابێت دنیای خۆش بێ، بەڵام ئەبێ ژیانی خۆش بێ. ئەم ژیانە هەموو لەحەظات و چرکەیەکی بۆ ئێمە زۆر گەورەیە، هەمووی ڕەحمەتی خوایە و داباریەوە بەسەرمانە. ئێمە ئێستا لە کاتی مۆڵەتین، هەرچی ئەکەین و لێشمان ناگرێ، عقوبەکەی هەڵگرتووە بۆ قیامەت. بۆیە ئینسان چەندێک گونەهباریش بێ، لا تەقنەطوا من ڕەحمەتی الله، لە ڕەحمەتی خوا تووشی قنووت و مەئیوسی نەبێ، هەمیشە چاوەڕێ و چاودێری ئەوە بکە کەی لە سووچێکە ڕەب العالەمین لێی خۆشە بێ و عەفوی ئەکە. هەر لەم حەیاتە ئێمە ژیانێکی پێشترمان بینیەوە لە سکی دایکمانە، ئێرەش ئەبینین، بەرزەخیش ئەبینین لە ناو گۆڕەکانمانە، دواتریش محاسەبە ئەبینین و جەنە و نار ئەبینین. ئەوە هەمووی لە حەیاتی تۆ حساب. ئەتە حەیاتی تۆ گەوهەرێکی زۆر گەورەیە، ئەبێ بزانی چۆن مامەڵەی لەگەڵا ئەکەی، چۆن بە دروستی پەروەردەی ئەکەی. حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعوني لعلي أعمل صالحا فيما تركت. ئەم تۆزە کاتەی کە ئێرە پێت دراوە، کاتێک کە مردن هات و ژیانێکی تر دەستی پێکرد و قۆناغی ئێرە تێپەڕی بۆ قۆناغێکی تر، ئینسان هاوارەکە خوایە بمگێڕێت دواوە لعلی ئەعمل صالحا فيما تركت، ئەوەی کە بەجێ هێشتووە بەشکە کردەوەیکی چاک ئەەکەم، ئەم جارەیان زۆر مەردانە خەریکی خواناسی و دینداری و باشە ئەبم. ئاەتێکی ترە فەرمێ: وەلەو تەڕا إذ المجرمون ناكسوا رؤوسهم عند ربهم. کاتێکەوە ئەو کەسانی مجرم بوون لێرە زیادە ڕەویان کردووە، حرمەتی ژیانیان نەزانیوە، سەریان شۆڕەکەن لە حەزوری خوای خۆیانە: ربنا أبصرنا وسمعنا. بە چاوی سەر ئێمە خۆمان بینیمان کە بەرەو ژیانێکی تر ئەڕۆین و گوێمان لێبوو، هەموو شتەکانمان زانی. دەی فەرجعنا نعمل صالحا، بمان گێڕەوە بۆی کردەوەیەکی صالحە جێبەجێ بکەین، ئیشێکی باش جێبەجێ بکەین.
هەر یەکێک لە ئێمە خوای گەورە بە ئەندازێک عمری داوەتێ بایی ئەوە بێت کە لێرە بیر کاتەوە چکەرە ئیمتحانە أولم نعمركم ما يتذكر فيه من تذكر ئەوەندە عمرم پێ نەدان هەتا کەسێکی عاقڵی و هوشیار کە هۆش ئەکاتەوە ئێوەش ئەوەندەم پێدان بۆی بیرکەنەوە ئەم عمرە کە ڕەب العالەمین پێ عەتا کردوین ئەم کەنزە گەورەی کە خوا پێ عەتا کردوین کەنزێکی زۆر گەورەیە مای ئەوەیە کە ئێمە هەڵوێستەی لەسەرکەین بزانین چۆن بەسەری ئەبەین و لە چیا سەرفی ئەەکەین زۆر کات شەهادەت لە پێناوی خوایە پلەیەکی زۆر گەورەی ئینسان پێی بگا بەڵام لە شەهادەت لە پێناوی خوایە گەورەتر بریتە لە ژیان لە پێناوی خوایە چۆن بژی لە پێناوی خوایە هەموو لەحظەیەکی ئینسانی موسڵمان هەموو چرکەیەکی قوربە لە خوا نزیکیە لە خوا بەرزبوونەوەی لە حوزوری خوا جەل جەلالوه هەموو ئەوەی لەم گەردوونە ئەیبینی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ لە پێناوی تۆ دروستکرای ئینسان هەموو گەردون لە پێناوی تۆ وسخر لكم الشمس والقمر دائبين خوای گەورە ئەستێرە و مانگ و خۆر و هەرچی شتێکی هەموو لە پێناوی تۆ وسخر لكم الليل والنهار شەو و ڕۆژ مسەخەری کردە بۆ تۆ ئەگەر هەموو ڕۆژ بۆیە چیتە کرد هەموو شەو بۆیە چیتە کرد خەوتنت نەبووایە چیتە کرد نیعمەتەکانی خوا زۆر زۆرن هەمویان لە نیعمەتی عمرە کۆ ئەبنەوە ئینسان چەندێک عمری سرف ئەکا لە پێناوی خوایە چەندێک بۆ خوا ئەژی ئێمە لە نوێژەکانمانە ئەڵێن چی ئین صەلاتی ونسكي ومحياي إنجا ومماتي لله رب العالمين آخر كسي جياني لبيناوي خواه نبي ناتوانا مردنيشي لبيناوي خواه بي بويا جيان لبيناوي خواه زور قوريا إنساني إيمان دار آقاي لم نعمة بي لم جوهر جوانا بك رب العالمين بي عطاء كردو أم جياني كأسي أميتين بو همو من طواء بي فقير كان جيان طواء كان دولة من دكان جيان طواء كان لو أشيت لدروي الزوي لسر الزوي بمري احتمال الكونجوري التاريخي ناو دريا كان برويت ملياردير بي نانا الرقد نبي حرشي بي ام عمري خوت ليرة طاو اكيتو اروي ايتو شون باتش دسيك واروي دسي برد شون لحضوري خوايا كبرسياري عمر اللي اكريه عمر اللي تشيافنا كردو سرف كرد ام تاقي كرنو شون نجاح دتي انا تشيجو ابديتو حسني بصرية فرمي المبادرة كل فريا خوتان كون بلا إنما هي الأنفاس هم أمجيانيك توخوي أي بيني هموي هناسة همو هناسة كده سرد مالا لو حبست انقطعت عنكم الدنيا بس أوندا حبس بأم هناسة نية اتتطاو للدنيا تيبريد انقطعت عنكم أعمالكم التي تتقربون بها إلى الله تعالى حتى أو كدو جوانانيك ليرة أيكي خد نزيك كيتو لرب العالمين همو إلى دس أدي همو أبري كوتاي بي أما فرصتي إيري زور قوري يكي لبيا صالحان لسر مرقا زور قريانيكي بقرو هاوارون عليكي زور برسيارين ليكر بوشي أقري أو أنت قناهت كردو أو أقري وتنا والله لو ناترسموا للرحم خواج ناترسم أزان معفومك بس بو أو أقرم أبكي أن يصوم الصائمون وأنا لست منهم خلق أكبر رجوب من يتيا نبي نايم من الرجوع أنا تومار نبي وأن يصلي المصلون وأنا لست منهم مصلي كان نيرشخوانا كان لنا ومزقوتا كان نيرجي خوان كانوا من فردق نبم أن دائما نبم لوان هاوارو نركون علي من بو أمية يا سامان هي لم حياتي لم جيانا أم نعمتي كخوا بيداوي كومال ياسا شي بيداوي آياتي كي بيروس شوار لياسا كان بكرت بختي رونكاتو ومن أفرمي وابتغي فيما آتاك الله الدار الآخرة حتى أتواني أمي كخوا بي عطاك بي أم عمره قيامتي بي بكرة بلام ولا تنسى نصيبك من الدنيا لو دنيا إيش كبشقني لعمري تو شتيكي بسوكي كاتي وبياتي أبري أقل دي بشكي خوت اللياد نسي لويش أي مسلمان تو بشكي هي لبازارة بشكي هي أهلي كسابتي نابي باري لدسي هر كافر أبي بل لدسي توي إيمان دار أبي وأحسن كما أحسن الله إليك شاككاري
ڕەمزی تۆیە هێمای تۆیە ئیشی تۆیە ئەی ئیماندار لە هەر شوێناکابی کار بۆ خوات بکەی یا کار بۆ دنیات بکەی ولا تبغي الفساد في الأرض بە هیچ شێوازێ فەساد و خراپەکاری لەسەر زەویە بڵاو نەکەیتەوە خراپەت بۆ غەیری خۆت نەبێ ئەبەدەن ئینسان دوو بەشە چۆن لەگەڵ خوای خۆیان ئەژی چۆن لەگەڵ خەڵکیە ئەژی بە ئیمامی غەزالیان وتیان فەلسەفەی دین چییە فەرمووی دووشت تعاملی تۆ و مامەڵەی تۆ لەگەڵ خوایە مامەڵەی تۆ لەگەڵ مەخلوقی خوایە کەڵێن مەخلوقی خوا تەنانەت ئاژەڵەکانی ژەگرێتەوە هەمووی چۆن مامەڵەیەک ئەمە کاری تۆیە یەکێک لەو شتانەی کە لە ئەمڕۆیە زۆر بە سارد و سڕی بەلاموبالات سێری ئەکەین عمری ئێمەیە ئەو عمرە جوانەی کە هەمانە ئەو شەو ڕۆژە جوانەی کە هەمانە ئەو لە شتاغێت جوانەی کە هەتە ئەم عمرە هەموو نەفەسێک تۆ لێرە دوور ئەخاتەوە کاتی ئێرە تەواو ئەکا عمرێکی تر و کاتێکی ترە دەست پێ ئەکە لەم عمر و هەناسەیەتا تۆ چی ئەەکەی ئێمە لە باشترین ڕۆژەکانی سەر زەویین چی تیا ئەەکەی چۆن عەبدایەتی تیا ئەەکەی بەرەو عەرەفە ئەڕۆین یەک ڕۆژ و تایە لەو ڕۆژە 2 ساڵ گوناهی تۆ لەسەردا ئەچێ ئەی عەبد ئەتەوێت چۆن مامەڵەکەی لەگەڵ ڕەب العالەمینە چۆن هەناسەکانت کاتێک کە ئەخەوی چۆن خەوتووی لەسەر چی خەوتووی کە هەڵ ئەسی بەچی هەڵ ئەسیتەوە چۆن هەڵ ئەسیتەوە شتێک هەیە لە ئینسانی ئیماندارە کۆتا قسم لە خزمەتانە نابێ یەک ئیماندار هەبێ لەسەر زەویە خۆی نەزر نەکردوێ بۆ خوا ئەبێ خۆت نەزر کردوێ بۆ خوا بڕیارت دابێ ئەم عمرە هی خوایە پێی داوم و پێی ئەدەمەوە لە پێناوی ئەوە سەرفی ئەەکەمەوە ئەو کەسێک کە خۆی نەزر ئەکا بۆ خوا خەوی خواردنی سەیرانەکانی گەشت و گوزاری پێکەنینی قسە جوان و خۆشەکانی مەجالیسەکانی هەمووی ئەمانە بە ئەجر و بە قوربە لە خوا جەل جەلاله نزیکەکەویتەوە لە ڕەب العالەمین بەیعەت بە بەخوای خۆت عەهد بدە لە خوای خۆت ئیلاهی وا من خۆم نەزر کردووە بۆ تۆ عەبدەکەی تۆم دەی ئیلاهی بەم نەزرەوە لەم ڕۆژانە بە حزوری تۆ ئەمانەیە بەم شێوازە بین دەی خۆت بۆ خۆت سەرپەرشتیمان کە و کارەکانمان تەسیر کە یا ڕەب العالەمین خوای گیان ئەم عەبدانە هاتنە ماڵەکەی تۆ ئەمانە ئەهلی سوجدەن یا ئیلاهی ئەمانە ئەو سەر بەرزە جوانەیان نەوی ناکەن لە سوجدە و لە حزوری تۆیان نەبێ ئەمانە ئەهلی دوعان یا ئیلاهی بەخوا دەستی زەلیلیان بەرز ناکەنەوە تەنها لە حزوری تۆیە و لە مەقامی تۆیان نەبێ ئەمانە ئەهلی ڕکوعن ئەهلی جمعە و جەماعەتن ئەمانە ئەهلی نەذری تۆن یا ئیلاهی دەی هانای فەقیری و زەلیلی خۆیان بۆ لای تۆ بەرزەکەنەوە تۆش دوعەکەنیان گیرا بکە دەی ئیلاهی هەرچی گوناهێ هەمانە عەفومان کە بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەت و سۆزی خۆت بەسەرمانە ببارێنە بمان گێڕە لەو عەبدانەی کە لای تۆ قبوڵن یا ڕەب العالەمین خۆیە قبوڵمان کە لای خۆت خۆیە قبوڵمان کە لای خۆت ئیلاهی داوات لێ ئەکەین گرفتەکانی ژیانمان بۆ چارەسەر کرد ئیلاهی داوات لێ ئەکەین سیادە و قیادەی جیهان بخەرەوە دەستی موسڵمانان یا ڕەب العالەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بەخوا ئێمە ئەگەر هیچمان نەبێ کردەوەی ساڵحمان نەبێ شەرمەندە بین محەبەتمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بەو محەبەتەی لە دڵمانەیە بۆ ئەو خۆشەویستەمان سڵاوی تاک تاکی ئێمەی پێ بگەێنە یا ڕەب العالەمین ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین بەخوا ئەگەر چی دوورین لەو ئەگەر چی زۆر سنەتی ئەومان فرامۆش کردووە بەڵام بەخوا پەروەردگارە بە دڵ ئەمانەوێت لە ئومەتی ئەو قبول کرێن و لەگەڵ ئەوا بین دەی تو گەورەی خۆت لە ژێر سایە و سێبەری ئەوە حەشرمان کە ئیلاهی و ئەم عەبدانە دەست بەرزەکەنەوە بۆ تۆ دوعا ئەکەن یا ئیلاهی دوعاکەنیان گیرا بکە وادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام ئێمەی ئیماندار
خوا جل جلاله عمري وجدين مبنى يا عمره گەورەترین نعمەت و خوان سەر و سەرێ ماوە جوانترین نعمەت و خوان کە پەنەش عەتاکردن مێ و چێگە ئێمە ژیان گوزەرکەرمێ فەرماوە فلا تعجل عليهم إنما نعد لهم عدا فلشاوەنە مەکەر ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیشا مژمارمێ هەنگامەکاشە هەناسەکاشە ساتە وەختەکاشە گرشا پێی حساب کردن حسني بصري فرماو آخر العدد خروج النفس حساب كره اي عددا بجمار لاويت ورنقة أخير عدد كوتاها ناس وتوبو كإتر برمشون وجاري وتنقلو آخر العدد أخير عدد فراق أهلك وشويسك والجيامازي آخر العدد دخول قبرك مريد لقبرك يتوكوتا يلبنامي إما تشي جياننا مەزانمێ چ لەحەزەیەوە چ ساتێوە کۆتا کاتمانە و تەمامیەیمێ ئێمە ئیسەینامە خاسترین ڕۆکا ژیانینە ئەشم خاسترین عەبدایەتی بەرزکەرمەوە جوانترین عەبدایەتی بەرزکەرمەوە ئەهل و خەیری بیمێ ئەهل و خواناسی بیمێ وێمە ساغ کردە بۆ چەنی خوای پتەوێ بیمێ چەنی ڕەب العالەمینی مسلمان نیمە مسلمانش نییە یا مسلمانی ساقە یا نامسلمانە ئینسانی ئیماندار ئەگەر چی گوناح و هەڵە و کەم و کوڕش بوونە گوناحی دەورەشا دابوو مەکەرەوە ئانەی دائیرە و دینە بەرشیە بوو ئیمانەکەش کز بێن ئیمانەکەش زەعیف بێن ئەشم هەرمانەکەرەوە ئی عومرە جوانە کە خوای پەنە عەتاکردن ئایز بۆ شۆ بەخوای هەر کەس عومرەکەش نەوە بەخوای نەجاتش نییە پرسیارێ فرە قورسە چە نەماکریۆ ئی عمرەتە بە چێش فەنا کرد و درێتە نەبەر ئەشم زانی چێشڵکردن گر هەنگامێ سەر و تۆ حیسابە گر هەنگامێ سەر و تۆ ماڵا سەر تۆ نووسریا سەر دەی ئەی عەبد بزانە چەنی مامەڵەکەری چەنی خوای بی چەنی ڕێک بی چەنیش لعل رب العالمین بەرەکی خەیری ماوە نەکەرەوە تایبەت بەرەو عەرەفە ملمێ ڕۆی فرە گەورەن تامێ ئەچی ڕۆ گەورەنە خاسترین عەبدایەتیمان بەرز کردە بوو بەخوا یەک لەحظە کە ئینای سەر و مۆبایلەکەت و سەر حسابە یەک لەحظە ئینا چەنی ڕەفیقەکەت سەر حسابە لەحظە وتەکەچما سەر حسابە چەنی وتەنی بە ئیمان و وتی بە بێ ئیمانی وتی چەنی مامەڵ کرد چەنی خوای چەنی سەرەڵنیا سەر و پشتێکێڵ ئێمە ئیماندار ئەشم فرە ساقانە مامەڵەکەرمێ ئاگاما جە نیعمەت و عومری ما بۆ لعل ئی ڕەحمەت و بەزەیە کە خوای گەورە دێنمش پەنە کەرمش مایە و ئانەیە عمر ما هەتایی بەهەشتەنە خز و حضور رب العالمین و حضور و پێغەمبەران عليهم الصلاة والسلام بەسەر بەرن خوای داواوە نەکەرمێ ئی عمرەکە پەنەڵ عەتاکردێنمێ کەرش بە خەیر و بەرەکەت و ڕەحمەت مجەژم المارە یا ئەکرەم الأکرەمین وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.